لە سلێمانیەوە بۆ بەغداد و دواتر بۆ ڕیاس. وردەکاری دەست بە سەرداگرتنی مادەی هۆشبەر لە ناو کاروانی عومرەکاراندا. بە هەمانگی لەگەڵ ئاسایشی سلێمانی و وەزارەتی ناوخۆی عێراق و دەسەڵاتدارانی سعودیا دوو بازرگانی مادەی هۆشبەر دەستگیرکران کە هەوڵیاندا بوو بڕێکی زۆر مادەی کریستاڵی شل بە قاچاغ بگێنە شانشینی سعودیا. بڕی ئەو مادە هۆشبەرانی کە بازرگانەکان هەوڵیاندا بوو بە قاچاغ بیگێنە سعودیا بەهاکەی نزیکەی 1,300,000 دۆلار بووە. بازرگانەکان سوودیان لە پاسێکی تایبەتی کۆمپانیایەکی حەج و عەمرە وەرگرت بوو بۆ گواستنەوەی مادە هۆشبەرەکە. بازرگانەکان دانیشتووی پارێزگای سەلاحەدینن. بەوتەی سەلام عەبدولخالق و تەبێژی ئاسایشی پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە سلێمانی ڕۆڵی سەرەکی بینیوە لە ئاشکراکردنی تۆڕەکە. دوای دەستکەوتنی سەرەدا و لەسەر بازرگانیەکە، وەزارەتی ناوخۆی عێراق و دەسەڵاتدارانی سعودیا داوای ئامادەبوونی پسپۆڕانی سلێمانیان کردووە بۆ بەشداریکردن لە لێکۆڵینەوە لە ئۆپراسیۆنەکە بە لە بەرچاوگرتنی ئەزموونی ئەوان لە مامەڵەکردن لەگەڵ تۆڕەکانی مادە هۆشبەرەکان. وتەبێژی ئاسایشی سلێمانی دەڵێت هاوکاری و هەماهەنگی بەرفراوانیان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی فیدراڵی کردووە بۆ بەدواداچوونی بازرگانانی مادە هۆشبەرەکان. هەر لەو بارەیەوە وتەبێژی وەزارەتی ناوخۆی عێراق ئاشکرای کردووە لە ئۆپراسیۆنەکەدا دەستگیراوە بەسەر 142 کیلۆگرام مادەی کریستاڵی شل. زانیاری هەواڵگری دروست لە ئاسایشی سلێمانی بۆ دەستگای هەواڵگری عێراق گوازراوەتەوە. لەوێشەوە بۆ دەسەڵاتدارانی سعودیا دواتر دەستگیرکردنەکەیان ئەنجام داوە. ڕائید عەباس بەهادلی وتەبێژی وەزارەتی ناوخۆی عێراق ڕایگەیاند هەماهەنگیە ئەمنیە باڵاکانی نێوان عێراق و سعودیا بووە هۆی دەستگیرکردنی دوو بازرگانی نێودەوڵەتی مادە هۆشبەرەکان کە 142 کیلۆگرام کریستاڵی شلیان لە ناو ئۆتۆمبیلەکەیاندا شاردوتەوە. وتیشی ئۆپراسیۆنی ئەم دوایە ئاماژەیە بۆ هاوکاریە ئاسایشیەکانی نێوان بەغداد و ڕیاس بۆ بەرەنگاربوونەوەی قاچاقچێتی مادە هۆشبەرەکان کە لەم ساڵانەی دواییدا بووەتە هەڕەشەیەکی سنووربەزێن. سەرچاوە هەواڵگریەکان ئاماژەیان بەوە کردووە بەکارهێنانی پاسەکانی حەج و عومرە وەکو ڕێوشوێنێک بۆ قاچاقچێتی مادەی هۆشبەر ڕەنگدانەوەی پەرەسەندنێکی مەترسیدارە، بە تایبەتی ئەوانەی پەیوەندیان بە دۆسیەکەوە هەیە تەنها خەڵکی ناوچە سنووریەکان نین، بەڵکو خەڵکی پارێزگاکانی ناوەڕاستی عێراقن.